دیارە حقیقەتێک هەیە ڕەنگە لای ئیدارەی کەرکووک بە وەکالەت یان ئەوەیە خۆی لە جێلیەدات یان ڕوونیە لای کە ئێمە لەسەر داوای پەرلەمانتارانی کەرکووک دوای ئەوەی کە چەند پۆستێک لە هەندێک کەس با بڵین لە کورس سندرایەوە لە ماوەکانی ڕابردوو ئێمە داوای تشکیلی لیژنەیەکمان کرد ئەو لیژنەیە پێوترێ لیژنەی تەوازن و دروست بووە و فەرمانی بۆ دەرچووە لە با بڵین ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە لیژنەکە دروست بووە نوێنەری با بڵین کوردیشی تێدایە نوێنەری سەرۆکایەتی کۆمار و حکوومەتی تێدایە ئەو لیژنەیە مەهامیان پیاچوونەوەیە بە پۆستەکانی کەرکووک و مەهامیان ئەوەیە چۆن تەوازن لە نێو پێکاتەکانی کەرکووکە ئەمە کاری پارێزگاری کەرکووک بە وەکالەت نییە و ئاراستەکردنی نووسراویش بۆ دایرەکان بۆ ئەمە بەستە ئەمە یەکێکە لە خڕوقاتە ئیداریەکان کە ئەیکەن ئەکید ئێمە ڕووبەڕووی بووینەتەوە و پوچەڵشی وان کردێتەوە بە حکمی ئەوەی کەەوە ئاماژەم پێی کرد لیژنەیەکی تەوازن لە عێراق لەسەر داوای ئێمە دروست کراوە ئەوە مەهامی ئەو لیژنەیە